تەوەرێکە پەیوەستە بە کتێبێکەوە کەم کتێبە باز لە شڵەژانەکانی گەشەی دەمارەکات کە ئێمە هەمیشاڵێن گرفتە دەرونیەکانمان ئێستا زۆرجار زیاتر باڵی کێشەوە بەسەر گرفتە تەندروستی جەستەیەکانمانە. بۆچی زۆرجار گرفتە دەرونیەکانمان کاریگەری زۆر لەسەر ئەندامەکانی جەستەمان بەجێ هێڵێ لەوەی کە کۆمەڵێ گرفت و نیشانی کەمان لیا دەرەکەوێت. با بزانین ئەم کتێبە هەر لە ناوەکیەوە دەست پێ بکەین بزانی شڵەژانەکانی گەشەی دەمار مانای چییە، واتای چییە، خۆی لە چیا بینێتەوە و ئایا ئەم شڵەژانە لە ناو تاکەکانی کۆمەڵگایە، ئایا لە مناڵیەوە ئەمە ڕوئەیات و ئایا کاریگەری چییە لەسەر مناڵ، نیشانەکانی چییە لەسەر مناڵ و چارەسەرەکەی چییە لەسەر مناڵ و ئایا ئەم کتێبە تا چەند ئەبێتە ڕێبەرێکی گرنگ بۆ خێزانەکان بۆ دایک و باوک کە بتوانێت بە شێوازێک مامەڵە بکات کە ئەم منداڵە بە ڕێگایەکی گەیە چارەسەرێکی باشتری بۆ بدۆزێتەوە و ئایا لێکەوتەی ئەم شڵەژانە چی ئەبێت و ئایا کاریگەری لەسەر داهاتوی ئەم منداڵە چیە بێت. بۆیە ئەم کتێبە لە چەند چەمکێکی جیاوازە خۆی بینێتەوە کە بتوانین ئێمە ئەمڕۆ زیاتر گفتوگۆی لەسەر بکەین و بە شێوازی لە شێوازەکان بتوانین زانیاری لەسەر وەرگین وەکو منیش باسم کرد کە باسی خێزانەکەین تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە هەستیان کرد مناڵێک کۆمەڵێک لەم نیشانە دەرونیانەی هەیە چۆن توانێت کاریگەری لەسەر بکە. ئێمە ئەم کتێبە بێگومان لەلایەن دکتۆر جەعفەر عومەر ئەحمەدەوە کە بەڕێزیان ئەم کتێبەی نووسیوە ئێستا بەڕێزیان خۆشی لامان میوانە. سپاس بۆ ئامادەبەری دکتۆر، زۆر کاتی کەشە لە پرۆگرامەکە لەسەر بابەتە دەرونیەکان چەند زانیاریەکە داوینێتەوە. ئەمەش جێگای دەستخۆشیە کە ئێستا بەرهەمێنانی کتێبێکیوە کە بتوانێت سوود بەنە و خێزانەکانمانە بگەێنێ. من پێم خۆشە هەر لەسەر شڵەژانەکانی گەشەی دەمار بە لەسەر ئەم ناونیشانەوە دەست پێ بکەین. بۆچی ئەم کتێبەت ناوناوە؟ بەناوی خۆی گەورە خۆی لە ڕاستیە ئێمە ناونیشانی ناوی کوردیمان زۆر کەمە، لە نووسینێکی لە گرفتە گەورەکانی ئێمە لە بواری نووسی منەمە دێم کتێبی چاپکراومە کە لە باری دەرونی و پەروەردەیایی کەم کێشەی سەرەکیمان لەسەر مەسەلەی تێرم و وشەکانە. ئەمە بە ئینگلیزی پێوترێت نیۆرۆ دیڤلۆپمێنتاڵ دیزۆردەر. ئەم وشەی ینی هەندێک وشە هێمت بەکاری بێنین بۆ نەخۆشی جیاوازی هەیە، بۆ نمونە بڵێن ئەمە نایبنین نەخۆشی، نایبنین شڵەژان، نایبنین تەنگیژە. من لە پێشکی کتێبەکە توێژینەوەیکی خۆم بڵاو کردوتە کە کورتەیەکە لەسەرەوەی بۆ ناوم ناوە شڵەژان. کاڵن شڵەژانەکانی گەشەی دەماری مهم لە ناونانێ. من زۆر جارم قسانە لە محاضرات و سیمینار و بۆ خوێندکار و تەلەفیاڵێن گرنگ نییە ناوی چییە، گرنگە بزانین چۆن مامەڵاکەین، بزانین چییە و چارەسەریکەین. کاڵن شڵەژەکانی گەشەی دەماری بریتین لەو گرفتانەی لەو شڵەژانانەی کە لە تەمەنی منداڵیان ڕووەدا مرۆڤ پەیوەندیان بە قۆناغی گەشەوە دیڤلۆپمنتەوە بە گەشەوەیە و گەشەی مێشکەوە هەیە نەک جەستەی. بۆ نمونە ئێمە باسی مەسەلەی ڕۆیشتن و ئەوانە ناکەین کە مەسەن کەسێک پێگرتنی بۆ نمونە شەلەلێکی هەبێت جەستە یا خود مەسەلە ماسوولکەی نەخۆشی هەبێت. ئەو گەشانەی کە پەیوەندیان بە گەشەی دەماری ئینسانەوە هەیە کە لە 11 گرفتی سەرەکییا خۆیە بینێتەوە ئەگرێتەوە. ئەم گرفتانە هەمویان لە قۆناغی مناڵ ناوەکەی بخۆێت گەشەی دەماریان لە قۆناغی گەشەکردن کە زۆرینەی هەمویان لە خوار تەمەنی 6 ساڵەوە لە کەسەکە دروست بووە و ئەتوانین دەستنیشانێکی و چارەسەری پێ بێت. طبعاً کاڵم 11 داناگرێتەوە بریتین لە ئەوەی کەسە زۆر باوە لە کۆمەڵگایە مەسەلەن زۆر قسەی لەسەرەکە مەسەن شڵەژانی شەڕەنگی ئۆتیزمە کە ئۆتیزمەگرێتەوە و بەڵێ ADHD بەڵێ جوڵە زۆری کەم سەرنج مەسەلەی دواکەوتنی گەشەی ژیریوانە کە توانێت عەقڵیان لە دواوەیە تەنگژەی فێربوون کە زۆر 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 باوە لە ناو کۆمەڵگای ئێمە. زۆرێک لە خێزانەکان هۆشیاریمان نییە تا ئەگاتە تەمەنی 4-5 ساڵان تەنگژی فێربیانی توانێت فێربوونی ئەکادمی لاوەزەکەنە کەسێکی زیرەک و بەتوانە دکتۆرەوەی کە بۆ منە ئەسە مناڵ درەنگ زمانەگرێ هەر یەکێک ئەوە بەسەرەن ئەگونجێشێک لەمانە بێت لەم 11 گرفتێک هۆکار بێ کۆمەڵە گرفتوانە پێڵەن گرفتەکانی پەیوەندیکردن بۆ نمونەیەک لەوانە هەندێک کەسمانە فسکە مثلا زمانی هەندێک پیتی بۆ ناوترێ بە شێوازێکی تر دەنگەکان دەرەبڕێ. گرفتێکی ترمانە شڵەژانی قسەکردان هەندێک قسەگەری مناڵاکەی هەسەکی مەفهومەکە دووەر ناگری یا بە عەکسەوە یا بە شێوازێک جواب دەداتەوە یان ڕانا و جێنە و شتەکان ئاڵوگۆڕ پێیەکە مەسەلەن منەکا بەتە تۆکا بە من ئەمەمانە گرفتشکمانە لە پەیوەندی ناتوانە پەیوەندی وەکوم ئێمە ئاسایی دروستکە کێشەی هەیە لە مەسەلەن ئەوە مانە هەمویان ئەچێت هەندێک گرفتی ترمانە جوڵەیە مەسەلەن تیک هەندێک حرەکاتیش دروستەکە ئەمە هەر ئەچێتە چوارچێوی ئەم بابەتانەوە. هەندێک چیتمانە کەس هەندێک مناڵمانێ هەماهەنگی دەست و پەلەکانی لاوازە هەندێکی دیش هەندێک جوڵە مەسەلەن خو هەندێک خۆگرێ بە هەندێک جوڵەوە بەس ئەوە کێشەکەتی ئەم 11 گرفتە بە گشتیە چێتە چوارچێوەی زمانگرتنی ئەوە بێت 11 زمانگرتن کە مەسەلەن زمانگیری چێتە چوارچێوەی ئەم 11 گرفتە هەمویان لە قۆناغی مناڵیان لە ئینسانە دروستە بێ لە گەوریان مرۆڤ تووشی نابێت. لە چه ساڵێکای ترەمە دەست نیشانەکرێ بۆ نمونە ئەم مناڵە گرفتێکی کەم نیشانانی تیا خۆ زۆر گرنگە خێزان ئەمە
بزانێت لە چ تەمەنێکە ئێمە عادەتەن هەموو ئەمانە بە نیشانەکەی لە قەمناقی مناڵیە هەبێ بەڵام هەندێک کێشەمان هەیە لە گەورەیە دەستنیشانەکەن بۆ نمونە چەند کەسمان هەیە جوڵە زۆری کەم سەرنجەوەی کە بەڕاستی لە ADHD پێوتە خەڵک سەزان ADHD چیە یعنی هەمانە مەسەڵ خێزان زۆر ئەهمیەتی پێ نەداوە گرنگی پێ نەداوە لە مەکتەبان لەم لەلە ئەگات تەمەنێکی گەورەی اینجا هەستەکە من هەمە لە پۆلی 12 بۆ لامان دکتۆر هەستەکەم سەرنجم خراپە لاوازیان مەسەلەن توانای فێربوونم خراپە ئێستا زۆر خەڵک فێری ئەمە بووە ئەمە یەکێک لەو بابەتانەی کە من دوێنێ ڤیدیۆم لەسەرەوە بابەتەوە مار کردووە خەڵک کۆمەڵێک گەنج پیا بوون مەسەڵ کە تۆز ئینگلیزیە زانێت لە ChatGPT لێ ئاڵەوام على ADHD على ADHD چارە سەرەکەی چه فلان حەپە طبعا ئەو حەپەی ئەوان ئەیانێ بە دوای ئەگەڕێن هەندێک هەندێک کوردستان دەست ناکەی بەردەست نییە بۆ تەرکی زۆر باشە ڕاستەکە ینی مەسەڵ کە ئیخوا من زۆر دایک و باوکم ئینووسین بۆ عیلاج یعنی على ADHD مە بەڵام نیەتی گەشێتی دیە بەڵام لە گەورەی دەستنیشان ناکرێ وەکو وەڵام پرسیارەکە هەمویان ئەتوانی بڵێن تا تەمەنی 5 ساڵی بە ئاسانی تۆ هەستی پێیەکەی و هیچ کێکێک لەو گرفتانە نییە کە دایک و باوک نیشانەکانی هەست پێ نەکات لە خوار 6 ساڵەوە باشە بەڵام ئەفەر ئەمە زۆر گرنگە هەندێک گرفتی وەکو ئۆتیزم عادەتەن ئۆتیزم لە تەمەنی 2 ساڵ هەستی پێەکە دایبە ئەبێ بزانن کە کێشەی هەیە مناڵە دواکەوتنی ژیری سووک جاریواکاتە پۆلی دوی سەرەتایشە مە نایزانین خەزان ئێمە وەکو پزیشک دێ اینج دەستنیشانەکەن تەنگشی فێر بوون تا نەچێتە مەکتەب من توزانم مناڵەکەم فێری ئەکادمی بیان نابێ ADHD هەرزوو دەرەکەوێتی بەڵام دەستنیشانکردنی ئێمە وەکو پزیشک هەتا دوای 6 ساڵ ناڵین نەخۆشەکە ADHD چونکە هەندێک جار مناڵ هەیە پەڕێن ئەنجا ئەمانە بەشیچەند خۆیان چاکە بنەوە الخوان خوان جسمي إنسانك أي برينه مثلا يوتم مثلا كان دنك تيبرد بغلط عليه طبعا أنا زور جرب أخوي ل8 سال زور بيمرو فكان 10 سال زمان طاو فصيحة بيته وأنا بنخوشي دانا دربويا ببيد جنك أجا جيش تدواي هشتو أنفس كيما أم زمان مثلا بيتا كاني دنك كاني بباشي بونوترا أو كعتانا لما كيشيا شارع سريع مثلا زمان جيري زمانگیری هەندێک جا لە تەمەنی زۆرینەی لە خوارد لە 4 و 5 بەس هەمانە لە 6 و 9 دەست پێەکە ئەو پەیوەندی بەشت بۆیە ئەوە جیاوازیمان هەیە بەڵام بە گرنگە زۆربەی نیشانەکانە هەستی پێکەین بەوازایی لە مناڵەکەمانە هەیە کە ئەبێ مناڵە نیشانانە بیبین بۆ لای ئیتر جاری وایە من چه مناڵ دێ بۆ لام ینی لە تەمەنی 2 ساڵە زانم ئۆتیزمی هەیە هیچمان لە 6 بۆمان دەستنیشان ناکرێت چونکە هەندێک نیشانە هەیە ئاڵۆزە پێویستی بە کاتە پێویستی بە زانیاری زیاتر لە خێزان لە لای مناڵەکە تا دەستنیشانیکەیت دکتۆر ئەنجا ئەو کاتی کە باسێکی پرسیارەکەم لەسەرەوە زۆر جار ئەمە بۆ دایک و باوکان هەندێک مناڵیان هەیە لەوانەیە لە ڕووی تەندروستی و پزیشکە بەڕێزەکان بڵێ کاکە جستێکی تەندروستی و مناڵەکە لە گەشەیە جارێ 2 ساڵە بەس دایک و باوکەکە قەلەقەڵێ بۆ مناڵەکەمان قسە ناکە یا قسەکەکە قسەیەک ناکەوە یعنی ڕوون بێت یعنی تەنانەت کەسە نزیکەکان کە لەوێتی دای و بابەیەکە فێریە بێت باشە ئەمەش ناڵێت ئایا ئەمە چێتە ئەم چوارچێوەی ئەم 11 گرفتێکە هەیە یاخوب هەندێک مناڵ هەیە پێ ناگرێت ینی ماشەڵا گەورەش بووە و کێشێکی شیەکە چی پێ ناگرێت هەندێک مناڵ هەیە دایم ئێمە خۆمان پێیان لێن مناڵانە تەمەڵن جوڵیان کەمە بەردەوام دانیشن بەردەوام حەز بە خەوتنەکەم بەردەوام باوێشکێن ئەمانەی کە من بەڵێم ئەمانە هەیە لە زۆرینێ ناو کۆمەلگاکەمانە ئەتوانین ئەمانە دەستنیشانکردن یاخود ئەم دەستنیشانکردنە ئەبێ کەسانی پسپۆڕ بیان بینێ بەڵێ خۆی بێ کەسی پسپۆڕ دەستنیشانێکە دەستنیشانکردنم گرفتانە ئیشی پزیشکی پسپۆڕی دەرونیە چونکە هەڵسەنگاندنی هەمەلایەنەی بۆکە یعنی خەڵک زۆر جار بە ئاسانی ئەمە لە کۆمەلگای مناڵێک سەڵ مناڵ چ بیرکۆڵ بۆ مناڵە لەوانەیە ئۆتیزمی هەیە و مناڵە ADHD و ئەم قسانە زۆر باسایی ڕۆ زۆر جارەمە دێ بۆ لە مەرفەحسی بۆکەن کێشێکی جەستەیی هەیە ینی مەرجنی ئەو بابەتە بێت کەمی ڤیتامینێکی کەمی خوێنی هەیە هەمانە کێشەی گەورەی هەیە لە مەسەن کێشێکی دەماری هەیە هەمانە هەر کێشێکی جیناتە دروست بوو هەر وەکو مەسەن کڕۆمۆسۆم تێک چۆن ئێمە کۆنیشانی داونمانەوەە بۆیە دەستنیشانکردنی پزیشکیە چونکە پێویستی بە وردەکاری زۆر جگە لە زانیاری هەندێک فحوسات شتی پێویستە بەڵێ ئێمە زۆر نیشانەمان هەیە ئەوەی کە بەڕاست باسکە دواکەوتنی قسەکردن ئەگونجێشێک بێت ناڵین ئەمانە بە نیشانەیەک هیچ کەسێ نابێ بە نەخۆش هیچ مناڵەکە قسەی دواکە و هیچ کێشێکی نەبوو نەخۆش نیە بەڵام یەکێک لەو بابەتانە دواکەوتنی قسە زۆرێک لەم گرفتانە دواکەوتنی قسەیان لەگەڵا هەیە یەکێکتر لە بابەتی مەسەلەی جوڵە و حرەکاتی زیاد لە پێویستە ئەمە بنجیاکەینەوە چالاک نە زێدە چالاکە یعنی پێویست ناکە ئەم هەموو حرەکەت و جوڵۆی هەبێ ئەم تایەتی ئەمە شەکل لە نیشانەکانی ئەم گرفتانە مەسەلەی هەندێک جار دواکەوتنی پێگرتنیش چتە لای ئیشەکەی ئێمەوانە لەوانە بۆنم لە دواکەوتنی ژیری هەبێ پێی دواکە هەندێک جاری پەیوەندی هەیە بە مەسەلەی خۆمانەزای مەسەلەی ئەسکەندەرمەوانە زۆر باوە لەناو خەڵکو و لەناو مناڵانە لەو تەمەنایە کۆمەڵێک نیشانەی ترمانە گۆشەگیری تێکەڵ نەبوون بە منداڵان شەڕانگێزی زیاد لە پێویست مناڵە بێ شەڕانگێز بێ جارجارە بێ شەڕ بکە بەس زیاد لە حەد شەڕەکە ناتوانن بچن بۆ هیچ ماڵێک لەگەڵ کەسان ناتوانن پەیوەندی دروستکەن حرەکات و جوڵەی دووبارەی یا خولیەی دووبارەی هەیە یا حەزی دووبارەی هەیە خۆگرێ بە کۆمەڵێک شتی تایبەتەوە توانەکانی لە ئاستی خۆیان لاوازە بۆ نمونە بۆ چوونە تەواڵێت و پاک و تەمیزی لە خوار مناڵەکانی ترەوەیە ئەمە هەر هەموو چکە بە پرسیادەتی کەسی بابەتێکی دەرونی پەیوەندی بە توانای عەقڵی ژیری ئینسانەوە هەیە
ئەلەمانە نیشانن مانە بیزەڵە نیشانن بۆ دەست نیشانکردن خەرگیز من کەسێکم بۆ دێ زۆر مناڵمان بۆ دێت قسەی دواکەوت دەڵێ چی نەبی بەرەوانم مشکلێکمانچکەوە ئاسایی هەموو نیشانەکانی وازە بەس قسە دواکەوتنە خێزانەکە هەیان بۆ ماوەی ئەڵێن کێشەی نیە بەس کە هیچمانە کێشەی گەورەی هەیە لە تەمەنێکی گەورەیە بۆمانە هێنێ من بکە گەشتە 5 ساڵ زۆر هیچم بۆ ناکرد لەگەڵ مناڵەکەیە هەم ڕاهێنان هەم جەرچان چارەسەری دەرمانی ئەوانە کاڵە ناکریانی قورسترە ئەگەنە ئاسانترە بۆیە بەڵێ دەستنیشانکردن ئیشی پسپۆرە بەڵام هەندێک نیشانە هەیە ئەگەر دایک بابەکە هەستیان پێکرد ئەو نیشانەی کە باس کرد کۆمەڵ نیشانێتی زۆر هەیە پێم هەر یەکە و کۆم باسکردن چەند نیشانەگە توانین باسکە هەر یەک لەوانە چەند نیشانە هەیە ئەم کاتێک کە زانیم مناڵەکەم گرفتانەی هەیە باشترە ئێمە ببینە لای پزیشکێکی پسپۆری دەرونی و کێشەکە لە چیایە ینی ئەلێرە مشکلەکە لە وڵاتی ئێمە هۆشیارەکەمە زۆر کەمە مەسەڵەن قسە دواکەوتن ئێبات لای پزیشکێکی پسپۆڕیتر نایبێتە لە پزیشکی دەرونی تەمەنە پزیشکە تەرکیزی لەسەر بابەتی زمانێ چونکە ئیشی اختصاصی ئەو نییە و تەرکیزی لەسەر گەشەی جستەیی و باڵا و کێش و مەسەلەی نەخۆشیەکانی تریەتی بیری ئەچێ ینی زۆر جاڵ دوتۆ بدن بەرە فڵان کەستی هیچی نییە دەی چۆن هیچی نەوەڵان زۆر هیچی ئاڵێ وازی لێ بێنە کە گەورە بێ باشە بۆچی چونکە اختصاصی ئەو نیە ینی ئەمە کێشەکە خەلەرەکە لە ئێمە دایبا بە چاوەڕوانیمان لە پزیشکەکەوەی بۆی ببی بۆ لای ئەو کەسی کە پسپۆرە لە بوارەکە بۆ نمونە جوڵە زۆری ئیشی پزیشکی دەرونی ئیشی پسپۆری تر نییە تۆ بیبێ بۆ لای چونکە ئەوی تر تەرکیزی ناخاتە سەر بەڵام ئەمە زانین دەستنیشانکردنی تایبەتیمان هەیە لە مەکتەب فێر نابێ ئەم هەمانە زۆر گەورە بووە فێر نەبوو ئێمە بیشی پزیشکی دەخۆیمە هیچمان پێ نازۆ هیچ پێ ناکرێت بڵێ من بێم بە دەرمانە چاشیەکەمەوە بەس کە دەستنیشانیەکەی لە کتێبەکە یەک چاپتەرمدانا یەک بەشی گەورمدانا بۆ پرۆدی تایبەت ئەلێم چۆ بە پرۆدی تایبەت زۆر ئیسفاداکە متمانە بەخۆبوونی لاواز نابێت کەسێتی خۆیە پارێزێ فێرە بێ بەس کە ئەوە چارەسەری زۆر جاڵم چارەسەری مناڵەکەی تۆ چەند خێزانە جوان لە منە تو شایەتی بە من زۆر دەجێ لەم پێیز ناکە تۆ بێتەوە بڵێم بەس بۆ ڕاپردیتەوە من چی بۆ بکەم مناڵەکە تەنگژی فێربوونە ینی هەر توانێت فێربوونی لاوازە پێویستی بە تەکنیکی تایبەتە بۆ فێربوون ئەوەش ئیشی مامۆستای پەروەردەی تایبەتە هەرچەند ئیشەکە ئاسانە ئەگەر ئەمە لە یەکی بنەڕەتی و دوی بنەڕەتی بۆی بکەم کە ئەگاتە 6 زۆر باش فێرمە پیت نووسین ژمارەکان بەس لە 6 بۆم نیێنێ زۆربەی لە 2 4 5 بۆمان هێنن 4 5 ئەفەن سەرەتایی قۆناغ زۆر ئاڵتونیە واتە ئێوە مەجای چارەسەرتان هەیە کە ئەو قۆناغە لە دەستچولانێ ئیتر چارەسەرکردن بۆ نمونە زەحمەتتر بۆ ئۆتیزم بۆ مەسەلەی دواکەوتنی گەشەی ژیری بۆ کێشەکانی زمان و قسەکردن و پەیوەندی خوار 3 ساڵ قۆناغێکی زۆر گرنگە من جارەگەڵم خوار 3 ساڵ فریام خەو ئیشی تایە ئەتوانین ئیشی تێمانە توانین یارمەتی بین بۆ هێشتا گەشەی مێشکی لە گەشەی سەریعایە ئەمە قسەی من نییە قسەی علم و زانستە مرۆڤ تا تەمەنی 3 ساڵی گەشەیەکی خێرای مێشکی هەیە لەم قۆناغەلەن هەندێک ڤیتامین و هەندێک مەوادی غیزایی ئەوانەی پێدەی و فێرکردنیشی ئاسانترە بەڵە 20 زەمن لەو تەمەنە زۆر گرنگە بۆیە بەپی گرفتەکان کاتەکانیان نەگۆڕێ بەڵێ باشە دکتۆر هەموو ئەم نیشانانەی کە لە مناڵێک کا دەرەکەوێت تا چەند کاریگەری هەیە لەسەر جینات بۆ ماوەی دایک و باوک خۆی ئەم گرفتانە زۆرینەی هەرە زۆریان ینی ئەفەنەک زۆر هەمویان کاریگەری سەرشەوەکاری سەرەکان جیناتە ئەو زۆر گرنگە خەڵک بیزانێت بۆ ماوەیە بەڵام بۆ ماوە کۆنی ڕەنگی چاو و قژ و باڵا ئێمە بێ بەو شێوازە نییە ئیلامە مەسەنەها خوێنی لە خوێندنە سیفەتی زاڵ و بەزی و ئەوانەمان نییە کۆمەڵک ئێمە کرۆمۆسۆممانە لەسەر کرۆمۆسۆمەکان جیناتێ بۆ هێڵ هەیە ئەم بۆ هێڵە لەوانە ئەم خێزانە هەڵگری بن دە مناڵیان هەیە لە دانیشانە دەرەکەوێت چالاکە بێ بۆیە بەڵێ زۆری بۆ ماوەیە جیناتە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بۆ هێڵەکان و بە جینەکانی جسمیم ئەمە زۆر گرنگە خێزان بیزانێ بەڵام ژینگە ڕۆڵی هەیە بەڵام ڕۆڵی زۆر هەیە ژینکەش ڕۆڵی خۆی بەپی گرفتەکانە گۆڕ هەندێک گرفتانە ژینگە زۆر کاریگەرە هەندێکمانە ژینگە کەم کاریگەرە ژینگەش چیە گرێتەوە ژینگە هەرەوە نییە مەسەلەن بێتە دەرەوە ژینگەی ناوسکی دایک من زۆر گرنگی بەم بابەتە لە کتێبێکی تر مناڵناسی یەک بەشی گەورم بۆ مەدانە چۆن ئێمە لە مناڵێکی تە دروستمان لە دایک بێ دایک زۆر مهمە دایک چۆن دەرەندروستی پارێزێ لە خۆناغەیە لە سکی دایکایەتی ئایا خەفەتەخوا قەلەقە سترێسی هەیە دەرمان عیلاج بەکانە بەر ئەشعاعەکەوێ لە کاتی لە دایکبوون لەو مهمترە کە لە دایک چۆن مناڵ لە دایکە بێ ئایا بە پرۆسی بۆ نمونە بە نەشتەرگەری لا توێژنەوەیان نووسراوە ئەگەر بە نەشتەرگەری لە دایک بێ مەترسی زیاتر بۆم گرفتانە ئەزانی هەنیکە بە نەشتەرگەری لە دایک بێ ئەگەری مەترسی توشبوونی بە ئیدیەژتی بە ئۆتیزم بۆ گرفتە دەرونیانە زیاتر وەک لە مناڵە کە بە تەبیعی لە دایکە بێت تەواو هۆکاری لەکدانەوەی زانستی زۆری هەیە بەس ئەوەی شکل لەو بابەتانە چۆن لە دایک بێ لە کاتی لە دایک بوونە دایکەکە کەوتە تنگانە زوو فریاکەوێ چۆن ئەچێ بۆ نەخۆشخانە دوای لە دایک بوون چۆن پارێزگای لە مناڵەکە ئەف قسە مهمە چۆن پارێزگای لە مناڵەکەکە تووشی التهابات نەبێ ئەسان چەند مناڵ بەهۆی گەشتکەوە تووشی کێشیش ئەم حاڵەتانە بووە گەشتکەیەک زۆر ئاسانە چارەسەری من پزیشکی مناڵانە پزیشکی توڵبان خوێنەوە هەر زۆر ئاسانە گەشتکردن بەتا ئێنا هێڵم تاکی بەرز بێتەوە گەشتکە لی نادا ئەمە تەواو ئەمانە هەموو ژینگەن چەند مهمە توشبوون بە التهابات زەردووی
زوو چارەسەرێکی ناڵە زەردووی کێشەنە لە مناڵە بێت توش زەردووی بیانی نۆرمال چکە بخوێنی ئاڵەوەشێتەوە ئاسێ بێت تووشی بێ بەس ئەگەر ڕێژەی بەرز بوو زوو فریاکی نایچ نییە گوێی مێرە و نابێ گوێ دێنێت چۆن ئاسانە جۆدانەکە چی بەرخۆرێکەکەی بعد ساعتە لە 2 ساعت لە خەسخانە هێڵێت ئەمانە گرنگن ئەمانە بە هۆکار لە ئێستادا ئەندرێن هەندی هۆکاری تری هەڵا هەیە ئەگەر پرسیارەکە لە بیر نەچێتەوە زۆر گرنگە ئێستا کۆمەڵە کەس پایابوون بە هەڵا زانیاریە دەن بە کۆمە خێزانەکان کە بەڕاستی ئەمە چەند ساڵە هاواری ئەوواکەن خەڵک ڕاست بێتەوە ئەم خاڵەتی گەیشتانە بۆ نمونە لەن تەلەڤیزۆن واد لەکە ببی بە ئۆتیزم ئەخر ئەمە لەی شوێنێکی عیلم و زانستانیە ئەوەی ئەو قسەیەکە نازانێت چونکە لە 1911 یەکەم کەس کە ئەمەی وەکو گروپ دەستنیشانەکرد ناوی کانەرە ئەم زانایە هاتە کۆمەڵک مناڵی کۆ کردێتەوە ئەم 32 مناڵی کۆ کردێتەوە ئۆتیزمیان هەبووە ناوی لێ ناون مەسەلەن بە پێڵەن کانەر سیندڕۆم کۆنیشانەی کانەر بەناوی زانەکەەوە ئەو کاتە هەبوو ئەی بۆ دکتۆر کاتی خۆی نەبوو چۆن نەبووە دوای ئەو ئیتر لە دوای وردە و 1911 ئەمە کراوە کاتە هەر هەبووە شاشە چی بۆ هۆکاری ئۆتیزم دروستکردن ئەم هەڵە ئەمە زۆر خراپە ئەڵێن بێبی دیجیتال و نازانم مۆبایل و ئەمانە ئەڵێن بۆ نمونە تاڕادەیەکی زۆر ئەم شڵەژانانەی زۆرتر واتە زەمین بووە ئەم زمینەی لەبارتر کردو ئێستا بەڕێز لەگەڵ ئەمە هەیە نەخێر نابێتە هۆی توژبوون بەو نەخۆشی و گرفتانێکە بە کتێبە باسم کردو نەخۆشیەکە دروست ناکە بەس بڵێ نیشانەکان لەم بەڵێ هەموو نیشانەکان دروستەکە بۆ نمونە قسەی دواکەی بڵێ تو من هەر لەگەڵ شاشەیەکە هەر سیرکەم و گوێ بگرم و هیچ وەڵامدانەوەم نەبێ چیە جا قسەم دواکە جوان دواناکەوێ بڵێ شەڕانگێز ئەڵا شەڕانگێزە بێ بڵێ گۆشەگیر تەمە چۆن گۆشەگیر نابی تۆ لەگەڵ مۆبایل و ئایپادەکە هەر خەریک بی نیشانەکان دروستەکە ئەمە زۆر گرنگە خەڵک لەمە تێبگە نیشانەکانی دروستەکە بەڵام نەخۆشیەکە دروست ناکە بۆچی چکەگە نیشانەکان بێتە لای ئێمە هەر بۆ کۆمەڵێک ڕێنمایی دوو مانگۆ خولێتەوە نۆرماڵە بێتەوە کەسەکە بەس ئەگەر گرفتەکە بوو نە ئەمانە هەمویان درێژخایانن هەندیشان لە هەندێک تەمەنە تێ ئەپەڕێنن ینی بۆ نمونە ADHD زۆربیان لە 14 ساڵیە خۆشبەختانە نەجاتیانە بێت لە گرفتەکە و نیشانەکە ئۆتیزمە مێنێتەوە دواکەوتنی شیریە مێنێتەوە تەنگشی فێرم زۆر بەرەو باشیە چەند ئەمانە قسەکردن و پەیوەندی زۆربیان باشە بن بەڕاهێنان و بە چارەسەر بەڵام خۆشبەختانە ئەمە عیلاج چارەسەر هەیە ئێستا گرنگترینەوەی کە باسمان کرد کە زوو دەستنیشان بکرێت بۆیە بە شاشە بە تەلەڤیزۆن مۆبایل عیلم نەی سەلماندوو عیلمە بێ شتێک هێڵم بەڵگەدار بێ من چەندین توێژینەوەم کردبێت لەسەری اینجا بیسەلمەن من خۆم توێژینەوەکانم لەسەر بابەتی کاریگەری شاشەیە کە لە گۆفارێکی سیانسی بڵاوبێتەوە بەڵێ سەلماندوومانە شاشە کاریگەری زۆری هەیە لەسەر دەنودروستە چەند کێشەتێن بۆ دەژمێرم لێ نزیکی 15-20 گرفتان دیاری کردووە زۆریان زیادەکە بەس نابێتە نەخۆشیەکە بەڵام نیشانەکانەوە بۆ دروستەکە بۆ گرفتەکان خراپتریشەکات دکتۆر ئاماژە و بەژینگەیە بە شێوازی ژیان ئەگەر ئێمە تۆزێ بکەڕینەوە بۆ ڕابردووی خۆمان ڕابردووی خۆمان لەوانە پێشکەوتنەکان تۆزێ کەمتر بوو بێ شاشەمان تۆزێ لێ کەمتر بوو بێ بەڵام شێوازی ژیانمان بگرێت تەندروستتر بووە هەم لە ڕووی جەستەییەوە هەم لە ڕووی دەرونیەوە ینی ئێمە مناڵ بووین ئەچینە کۆڵان دوگۆڵیشمانە کرد قاچیشمان پێستی پێوە نامان سەریشمانەشکا ئەرچوینە دەرەوە لەگە ماڵی دراوساتێکەڵە بووین حەز بە بوونی خۆمانە کرد ئێستا شێوازی ژیان گۆڕانکاری بەسەرات و مادام باسی مناڵەکەین لە سیتیەکانە شوقەیە کەم هاتنە دەرەوە بوونی ژووری زیای لە ماڵە منداڵی گۆشەکە لە ژووری کۆ پەیوەندیەکان کەم بوونەتەوە ئەم بابەتەی تۆ کە هێناوتە لەم سیانسە بابەتیان دەستنیشانت کردووە بەهۆی شێوازی ژیانەکەەوە ئەم نیشانانە دەرناکەوێت بەڵێ ئەگونجە وتم بەشێکی بۆ ژینگە ئەهێڵینەوە ئێمانە بۆ ژین ڕۆڵی هەیە ژینگە چالاشیەکە تەمان کاریگەری هەیە مەسەلەی ژینگە چواردەورەکەەوەی کە بەڕێزت باسیەکە کە ئێمە دوورکەوتون لە پەیوەندە کۆمەڵایەتەکان لە تێکەڵ بوون منیشێک لە چارەسەرەکان بۆ زۆربەی مناڵان کە دێن بۆ لام پێش بیاندێنن بۆ ڕاهێنان ئاێنن بۆ دایانگە مناڵی بچووک یا گەورانن بۆ ڕەوزە لەبەر یەکشت ئەڵم تێکەڵێک یەکەم دوو خاڵانەکەم استاتیژی من تێکەڵکردنە هەم من نیم کە مڵم یعنی پزیشکێکی هەموو پزیشکی دەرونی کە چارەسەرەدا ئاوا هەیە ئەڵە تێکەڵیکە چونکە تێکەڵکردنەکە ئەساسیات ئەوی بەڕێز باسیەکەی بۆ مناڵ لە مناڵەوە فێرە بێ مناڵەکەم سچن کردووە گۆشە گیرم کردو تێکەڵی ناکەم جا لەبەر هەر هۆکارێک بێ ژینگەکەی مەسەلە خۆمانین وەسواسی ناچی تەسیری زۆر هەیە لەسەر هەموو گرفتەکانمان بۆچی باسی و خاڵم کرد دایکان و باوکان زۆر جار بەداخۆڵێ بەخۆم مناڵەکەم با تووشی شەڕ و ئەو نەبێت و یان لەگەم مناڵی کا تووشی نەخۆ هەرچی ویستۆ بۆم دابین کرد کۆڵان پێداویستیەکە بۆ گەشەکردنی دەرونی مناڵ جیاوازە مناڵ خۆیان لە خۆیان تێک کۆڵان پێداویستیەکی دیاریکراوە بۆ گەشەکردنی مناڵ بەڵام بە پێی تەمەنەکە و لەژێر چاودێری دای بابا بێت مەسەن تۆ مناڵێکی 2 ساڵ بنێتە سەرجادە ینی لە ڕوتان سەکەی خوا ینیوانی هەم بینیمانە سەک بەڵام چەند ساڵی خێتە دەرەوە چۆنێکی دەدە لەژێر چاودێری هیچ کێشەیەکی نییە دکتۆر ئێستا لە بەشێکی کتێبەکەت خاڵێکی زۆر گرنگت باس کردووە مامەڵەکردن لەگەڵ ئەم منداڵانە و بەتایبەت لە قوتابخانە مامۆستا چۆن مامەڵیان لەگەڵ بکە ئەم خاڵش بە باس بکەین
خۆی من لێ باسم کردو چۆن ئێمە خۆمان من و تۆ کە هیچ کێشێکمان نییە مناڵەکە بین چۆن مامەڵە بکەین دواتر خێزان چۆن مامەڵە بکە یەکێک لەوانە مامۆستایە زۆر گرنگە یەکەم شت کە من مامۆستایەک فەردی تایبەتی بجارەگەڵێ ئەڵێ بە مامۆستاکان بڵێ کەم حەزرەت لە بڵێ وەکو مناڵی خۆتان سەیریکەن زۆر گرنگە مامۆستایان بزانن ئەم مناڵە گرفتەکەی چییە و بە پێی گرفتەکەی مامەڵەوە سکوتی لەگەڵا بکەن ئێمە چەند مەسەلەمە لیژنەمان لە لیژنە بۆیان دەستنیشانەکەی ناوی نەخۆشی و گرفتەکان نووسین کە چییە بۆیە نووسین گرفتەکە چییە بزانێت چییە ئەمە زۆر گرنگە دوو ئەبێ جیاوازی بکە لە نێوان ئەم مناڵە نووسراوە دواکەوتنی ژیری هەیە ئەمە ADHD هەیە ئەمیان ئاساییە ئەم مامەڵەوە سکوتی وایە زۆر گرنگە زۆر مستەجێ لە کێشەکانی سیستەمی پەروەردەی ئێمە ئێستا حالیان کە زیاتریشە بێ من ئومێدی خراپ منمێدم نییە پێی باش بێ خراپترە بێ ئەگەر بەم شێوە بڕوە مامۆسان نازانم گرفتانە چینێ هەر ناڵێن بۆ خێنە ژوورەوە یعنی ئەم هەموو گرفتە منی نێرمە ژوورە مامۆستا چوزانە چۆن مامەڵە بکە نایناسێتەوە زۆر گرنگە ئەمە بێ بیناسێتەوە بزانە چۆنەوە جیاوازی کە و تەکنیکی تایبەت بەکاربێنە بۆ فێربوونی ینی بۆ نمونە مەسەلەن تەنگژی فێربوون بەس پێی مەڵە تەمەڵ نییە لە مەکتەب فێر نابێ نازانێت 4-5 کۆکاتەوە هیچ چیەکە پێی مەڵە تەمەڵ ئەوە زۆر مهمە ئەلەمە تێ بکە مناڵی ADHD هێرمە پێشەوە مناڵێکی ئۆتیزم جارجار هەڵەسێتەوە ئەڕوا هەندێک جارێک جوڵەیەکە کاشتێکەکە ئەلەم ئاسایی وەرێگرم تووڕە نابم و مامەڵە ئەبێ مامۆسا لەگەڵ دایکباوکە پەیوەندی زۆر بەهێز بێ ئەمە قورسە ئەم شتانە ئێمە زین لە خەیاڵە ناژین مامۆساش ئەرکی زۆرە ماندووە بەس کە دایکباوکە هاتن ئەمە گلەی دایکباوکانە بەداخەوە ئەڵێ زۆر جار کەچمە مەکتەب خۆمەش ناوێرم شەرمەکەم مناڵ فلان کەسی گوڕەوە گیرمان خوارد دەری ئەکا ئەقی ژێن بەس طبعا من حەقەدەم بە مامۆسا گرفتەکەم ئەبێ مامۆسای تایبەتیان هەبێ و قوتابخانە چەند مامۆسایەکی تایبەت بۆیە بێ ڕێزی دایکباوک بگرین بزانین بەڕاستی بس بیرکەیتەوە ئەو مناڵە ئەو 3-4 ساعاتە لای دایکباو مەکتەبەکە لەو پۆلانە 1 ساعت لای 30 دقیقە 40 دقیقە مامۆسای بینێ بس بیرکەم دایکباوکە 24 ساعت مناڵی لایە ئەبێ ئەو بە هەندوەر بگرین بزانین ئەم دایکباوکە چەند معاناتی هەیە و ئەوە مهمە هیچ پێی بە دایکباوکەوە نییە هاوزۆ مهمە خاڵە يعني مناڵە دایکباوکی وای لێ کردو ئەگەم مناڵەکە بێئەدەبە بێڕەوشتە بێجۆ لە ئاسارە بەبێ ئەم گرفتانەی نییە ئەو لەومەی دایکباوکە ئێمە شتێکمانە پێڵێن ئۆدیدی کۆنتەکە جارشکە بەنامە لەسەر ئەمە بکەین پێمە خۆمەکە مناڵەکەمان تووشی گرفتی دەرونیەکەین ئەمە ئەگەر وا بووڵان لەومەی دایکباوکە دای نیشانە ئێمە لەومە یەکەم خۆم کە بۆلام ئەڵە بۆ وایە ئەڵە وڵا خەتای خۆتانە يعني أنا بوصل بناشيد أنا لين بلان بيلا تيجيني كغلط لا توي والله تو أمانو ناس بيداو أمانة ينكردوا يا أنا تندو تيجوي تكداو أمانة جواز أجر ويا بس بزور جرينجا متكامل لما قرص شيء ما مساعد بيلوز وجوري بتعبد لمن عالية هرب نال بخوي جولو حركات يجار وقرفتين بجتي أنا قنات وأنا ما ملك يابي وندي أحسن نبي تكامل ما مساعد بهواش تلسر خاطر ما ملنا قلاب كان وأجر مكتبك ما مساعد بردي تعبد هني بداخل عندك مكتبني أنا زۆر مامۆستاشمان مستایشی زۆرێکە کە بەڕاستی نمونەی وا دەبینی کە بەڕاستی دەتوانم لە جیهانانی ئەمەنە نەرم و لەسەر خۆیە 4 مامۆستا پرتێب ناتوانێت ئەو بکە بۆیە گرنگە ئەنجە پرسیاری جیاوازیان بۆ دابنێن معاناتە بارە دۆخکەن ئاخر خاڵم لەسەر مامۆساوەیە ئەو خوێندکارانە زۆرینەی ئەوانەی لەوێ هەن جگە لە مەسەلەی ADHD و تەنگشەی فێربوون هیچیان بۆ نانێنێ فێر ببن بۆیان نێرین پەیوەندی دروستکەن ئۆتیزمێک بۆ پەیوەندی دروستکە بۆی تێکەڵ بێ زۆر بەشیان فێرە بنەوە ئۆتیزمیش فێرە بێ دوکەوتنی ژیری فێربوون نیە بۆیە فێری لە هاتوویژیان ببن دەستەکانی خۆش بێ زۆر سپاس بە هیوایەوەی کە کتێبە بێتە کتێبێکی گرنگ بۆ نەو خێزان بۆ نێو خوێندنگاکان بۆ مامۆستا بەڕێزەکان بۆ کەسانی کە هەست دەکەن مناڵەکان یان نیشانەی وای تیا دیارە بتوانێت ڕێڕەوەیەکی باش بێت بۆی کە مناڵەکە پێ چارەسەر بکات دووبارە سپاس بۆ دەستەکانە خۆش بێت سپاس بۆ کتێبەش کە پێشکەش دەستت خۆش بێت زۆر سپاس